سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چارەکیەکان بە خێراتنی گشت ئامادەبوانی بەڕێز دەکەین لە مامۆستایان و خوێندکاران. ئێمە لە کۆمپانیای هیوارڕەوف مۆدێلێکی نوێی وەبەرهێنانمان پێشکەش کردووە. ئەم مۆدێلەش ئەوەیە کە دروستکردن ڕووخاندن دروستکردن. مەقسەمان چییە لەم قسەیە؟ ئێمە کە ئەم سایلۆیەمان وەرگرت کاتی خۆی لەبەرەوەی پرۆژێکی استراتیژی و زۆر پێویستە بۆ عێراق و بۆ کوردستان و بۆ شارەکەمان هەستاین بە دروستکردنەوەی ئەم سایلۆیە لە دەروی شاری سلێمانی و لە ناوچەیەکی زراعی بە تەکنۆلۆژیای نوێ تەبان ئەوەی کە دروست کرابوو کاتی خۆی بە کاتی خۆی کە سۆڤێتەکان دروستیان کردبوو ئەو تەکنۆلۆژیە کۆنە ئیسە بەکار نایێت لە جیهانە. ئێمە هەستاین دووبارە بە تەکنۆلۆژیای نوێ لە بەهۆی هاوکاری شەریکێکی ئەڵمانیەوە ئاینەن سایلۆمان دروست کردەوە پێش ئەوەی دەستکەین بە ڕووخاندنی ئەم سایلۆیە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەو سیمینارەیە باسی پرۆسەی ڕووخاندنی سایلۆی کۆنی سلێمانی کرا بۆ ئەوەی ئەو قوتابیە بە ڕێزانەی کە ئامادە بوون لێرە بەرچاوڕوونیەکیان هەبێت سەبارەت بە پرۆسەکە لە سەرەتاوە بۆ تا کۆتایی پاشان بەڕاستی بەشی کۆتاییماندانە بۆ پرسیار و جواب بۆی لە ماوەی ئەنجامدانی ئەم پرۆسەیە کە ئەو پرسیارانەی کە لایەن دروست بوو بۆی بتوانین جوابی پرسیارەکانیان بینەوە. ئەنجامی پرۆسەکە وەکو بوو کە لە پلانەکەی بۆی دانرا بوو لەخوا بەزیابێ بەبێ گەیاندنی هیچ زەرەر و زیانی بە دەوروبەر هەموو شتەکان وەکو پلانەکە جێبەجێ کرا. پلانێک دانراوە کە لە نزیکەی 6 مانگ تا 8 مانگ معالەجەی ئەو بڕە کۆنکرێتە شیشدارە بکرێت کە لە پێگەی پرۆژەکە هەیە بۆ ئامادەکردنی پێگەی پرۆژەکە بۆ پرۆژە سەرەکیەکە کە پرۆژەی داونتاونە. بەڕاستی ئەوەی ئەمڕۆ بینیمان لەو سیمینارە شتێکی زۆر بەسوود بوو هەم بۆ مامۆستاکانم هەم بۆ خوێندکارەکان ئەویش دەبەرچەند هۆکارێک. بەڕاستی ئەو شتێکی یەکەم جار پیشانیدان چۆنێتی پلانداڕێشتن ئەو پلانە ئەوە زۆر گرنگە بۆ ئەندازەرێن داهاتوو کە هەموو کارێک پلانی پێویستە. ئەمەی کە ئێستا باسی کرد زۆر پلانەکە بە تەفسیری باسکراو و زانیاری تاوا دروست درا بە خوێندکارەکان کە هەر کارێک ئەکرێ پێویستە لە سەرەتاوە پلان دابنێ. ئێستا بۆ نمونە سایلۆکە وەکو کە ڕووخانی ئەمە بەڕاستی لە نزیکەوە زۆر زانیاریمان دەربارەی نەبوو بەڵام ئێستا ئانی کە ئاوەڕاستە خۆ لەگەڵ ئەنی سەرۆکی ئەو شوێنە و دەربارەی ڕووخان و دەربارەی ئەو بودجەی کە بۆی دابین کراوە و دەربارەی ئەوەی ئەم پرۆژێ ئەکرێتەوە بەچی ئەمە ئەنی شتێکی باش بوو کۆمەڵی زانیاریمان وەرگرت. دیارە وەکو خوێندکارانی بەشی ئەندازیاری و بەتایبەت پلانسازی شار ئەم جۆرە سیمینارانە بۆ خۆمان زۆر بە شتێکی باش و بە شتێکی باش زانین بۆ ئیسفادەی لێ بکەین وەکو ئەزمونێک لەوان وەریگرین